برێت کاڤەنای بربژێری سەرۆک دانەڵد ترامپ بۆ دادگای باڵا دژی تۆمەتەکانی ڕەفتاری نابەجێی سێکسی دەوەستێتەوە. ڕۆژی دووشەمە لە وتوێژێکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی فاکس نیوز گوتی پاشەکشێ ناکات. من ڕێگە نادەم ئەم بوختانانە لەم پرۆسەیە دەرمان بکەن. بربژارەتی ئەو دادوەرە بەم دوایانە لەلایەن کریستین بلازی فۆردەوە کەوتە ژێر هەڕەشەوە کاتێک ڕایگەیاند کەڤەنا دەستدرێژی سێکسی کردوتە سەر کاتێک لە دواناوەندی بوون پێکەوە. ژنێکی تریش گوتوێتی کاتێک لە زانکۆی یەڵ بوون پێکەوە کەڤەنا خۆی ڕوت کردوتەوە لە بەردەمی. ئەو بربژێری دادگای باڵا نکۆڵی لەو ئیدعایانە دەکات و نامەیەکی بۆ یاسادانەرە باڵەکان نووسیوە کە تیایدا دەڵێت ئەم ئیدعایانە هەوڵێکن بۆ لە ناوبردننی ناوبانگی باشی ئەو. من هەرگیز دەستدرێژی سێکسیم نەکردێتە سەر کەس نە لە دواناوەندی و نە هیچ کات. سەرۆک ترامپ لە نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک قسەی کرد و بەرگری لە بربژێرەکەی کرد. دادوەر کەڤەنا کەسێکی پایەبەرزە و تا کۆتایی لەگەڵی دەبم. لە واشنگتنیش خۆپشاندەرانی دژ بە بربژارکردنی کەڤەنا دەستگیر کران و دوور خرانەوە لە کاتێکدا بەناو هۆڵەکانی کۆنگرێسدا هاواریان دەکرد دادگا کێهی ئێمەیە. کۆماریە باڵەکان ئەم تۆمەتانە بە بەشێک لە هەڵمەتی دیموکراتەکان بۆ وەک دەڵێن لە کەدارکردنی دادەنێن کە لە سەرەتاوە دژی ئەم بربژارێتیە بوون. دیموکراتەکانی سینات و هاوپەیمانەکانیشیان هەوڵ دەدەن ژیانی تایبەتی پرۆفشناڵی ئەو پیاوە لەناو بەن لەسەر بنەمای چەند تۆمەتێکی دەیان ساڵ کۆن کە نەپشت ڕاستکراونەتەوە و نەپشت ڕاستی ژەکرێنەوە. هاوکات دیموکراتەکان هەوڵێکی زۆر دەدەن تا پرۆسەکە دوا بخرێت تا لێکۆڵینەوەی تەواو لەسەر هەردوو تاوانبارکردنەکە بکرێت. وا دیارە ئەم بربژارەتیە لە کاتێکی کورتدا یەکلایی دەبێتەوە. بڕیارە ڕۆژی پێنجشەمە ئەو کەسێک کە یەکەم جار تاوانباری کرد لە بەردەم یاسادانەران لە بەرامبەر خودی کەڤەنا گەواهی بدات. ئەگەر کەڤەنا پشتڕاست بکرێتەوە ڕەخنەگرانی ترسی ئەوەیان هەیە بۆ دەیان ساڵی داهاتوو هاوسەنگی ئایدۆلۆژیای دادگای باڵا تێک دەدات.